چۆن بتوانین ئەو بوێریەمان هەبێ بڵین نەخێر وەڵام کەسی جەریئە دکتۆرێکی برادرم وتی قەت وەک ئەو نەخۆشە عاقڵی نەکردم وتی جارێکیان نەخۆشێک ئەمویست پەلەکەم تەمە ناوی پسپۆڕەکەی نایەنم وتی ویستم عیلاجی بۆ بنووسم و ینی ویژدانن خۆشم هەستم کرد تۆزە پەلەم وتی نەخۆشەکە وتی کاکتۆرەگە تۆ پەلەتە من پەلەم نییە بۆ هێشتا هەنێ پرسیاری ترم ماوە پەلەمەکە وتیان ئەوە دی پێوتم بێئەدەبی و قسەی بەرزونزمی بەرامبەرم نەکرد بەجا برایەک لە شوێنێکا باسی کرد لە شوێنێک پێکەوە بین لە چەند دکتۆرێکی بەڕاستی فێری کردم قسەکەی ڕاستە ئەگە تۆ پەلەتە بۆ عەمەلیات یان بۆ ماڵی خەسوود یان بۆ داوەتێ چاوە دەرچێ ئەم پەلەی نییە قسەکەی زۆر ڕاست ئەم پەلەی نییە 15000 پێداوی 15000 ڕۆژی ئیشی پاری ڕۆژی کرێکاری وایە نە خۆ من بۆ خۆشم ڕاستە بۆ منیش بەختیاریش ڕاستە بۆیە خاڵێکی گرنگ و ڕاستە لەوچە پسپۆڕەکەی من جیاواز بێ مەسەڵی پرسیار وەڵامی تێدا نچۆم پسپۆڕەکەم ئەشیعە و سۆنەرە فەحسەکەی بۆ کەم تربێت دکتۆرەکە جوابی بداتەوە زۆر جار گلەیمان لێکەن چکە تەفسیلەکەی ئەبێ بەڕاستی بە دکتۆرەکە بڵێ بە دکتۆری باتنیەکە بە دکتۆری ژنان و مناڵبوون بەڵام بەعام مەبەستەکەم لە چیا بوو کە بەڕاستی دەبێت نەخێر بکەین بۆیە دەبێت جەریء بین دەبێت تەریق نەبینەوە زۆر دەبێت تەسەووری وەڵامەکە بکەین جەنابەت بۆ نمونە مەسەن بەڕێوەبەری کەناڵەکەیان بەڕێوەبەری پرۆدیوسەریان بەرنامە وەک کوێخوار ئەوە بکە یەک دقە نەخێر منیش یعنی چی سێ ڕۆژی جەژن سێ بەرنامە بە من تۆمارەکەی منیش ماڵم هەیە منیش خانەوادەم هەیە منیش هاوسەرم هەیە منیش ژیانم هەیە منیش خەسوو غەزوورم هەیە بۆیە هەندێک جار نەخێرەکان تۆزێ ڕقە نەخێر بۆ معلوماتی جەنابەت خاتون تۆزێ ڕقە بەڵام ئەگەر تۆزێ فێر بین شتێکی زۆر باش و چاک و مەزبوط